سلام دوستان، سڵاوەڕێیان. لەوانەیەکی تری فێرکاری زمانی فارسی لەگەڵتانم. وەرن با کۆمەڵێ وشەی نوێ بە شێوازێکی نوێ و دوور لە شێوازە کۆنەکان کە بێتام بوو فێر ببین. لەگەڵم بن. داستان کوتاه کودکانه موش، خروس و گربه. واتە داستان یان چیرۆکی کورتی مناڵانەی موش واتە مشک، خروس واتە کەڵەشێر و گوربێ و پشیلە. واتە چیرۆکی کورتی مناڵانەی مشک و کەڵەشێر و پشیلە. روزی روزگاری یک موش کوچولو و بی تجربه راه افتاد. ڕۆژێ یان ڕۆژێ لە ڕۆژان یک موش کوچولو مشکێکی بچکۆلە و بی تجربه و بێ تەجروبە و بێ ئەزموون راه افتاد واتە کەوتە ڕێ تا کەمی توی مەزرعێ بگەردێ تاوەکو تۆزێک لە کێڵگەدا بگەڕێت و سەر و گوشی ئاو بێدێ و چاوێ بگێڕێ یان بزانێت چی هەیە، چی ئەگوزەرێ. همینطوری که داشت راه میرفت هەروە کە خەریک بوو ڕێی دەکرد یان دەڕۆشت و ئەترافش رو نگاه میکرد و سەیری چواردەوریە کرد و ئەترافش واتە و چواردەوری رو نگاه میکرد واتە سیر دەکرد. نگاه میکرد واتە سیر دەکرد. یک خروس دید واتە کەڵەشێرێکی بینی. باشە؟ کەواتە روزی روزگاری یک موش کوچولو و بی تجربه راه افتاد تا کمی توی مزرعه بگرده و سر و گوشی آب بده. همینطوری که داشت راه میرفت و اطرافش رو نگاه میکرد یک خروس دید. اون که تا حالا خروس ندیده بود. اون واتە ئەو کە تا حالا هەر زۆر ئاسانە فارسی ڕێکەڵی کوردیە. کە تا حالا واتە کە تا ئێستا. خروس ندیده بود. خروس واتە کەڵەشێر. ندیده بود واتە نەیبینی بوو. با خودش گفت لەگەڵ خۆیان وتی یان بە خۆی وت وای چه موجود ترسناکی. توێتی وای چه بوونەوەرێ ترسناکە یان چه بوونەوەرێکی ترسناکە. موجود واتە بوونەوەر. عجب نوک و تاج بزرگی واتە عجب یان سەرسوڕمان یان عجایب. نوک و تاج بزرگی واتە نوک یان دەنوک و تاجیش ئەو پەپۆڵەی سەرەوەی کەڵەشێرە. باشە پێڵێن تاج و عجب تاجێکی گەورەی لەسەر سەرە. حتما حیوان خەتەرناکیە. حتما واتە بەدڵنیاییوە حیوان خەتەرناکیە واتە ئاژەڵێکی ترسناکە. خەتەرناکیە واتە ترسناکە. باید سریع فرار کنم. باید واتە ئەبێت. سریع واتە خێرا ئەڵێکی سریع ناڵێ سریع نە سریع. فرار کنم واتە ڕابکەم. بعد هم موش کوچولو دوید و رفت. بعد هم ئەو هەمە لەگەڵ هەر وشەیەکە هات واتە ئیشەکەێنێ. بعد هم واتە دواتریش موشە کوچولو دوید و رفت واتە مشکی بچکۆڵە دوید واتە ڕای کرد و رفت واتە وەڕۆشت. کەمی جلوتر واتە کەمێک پێشتر موش کوچولو مشکی چکۆڵە بە یەک گۆربێ رسید واتە گەشت بەچی بە پشیلەیەک. رسید واتە گەشت. گۆربێ واتە پشیلە. اون تا حالا گربه هم ندیده بود. او تا ئێستا پشیلەشی نەبینی بوو. پیش خودش گفت لەلای خۆیەوە وتی
این چقدر حیوان خوشگلیه. ئەمە چەندە؟ ئاژەڵێکی جوانە. چقات واتە چەندە. حیوان واتە ئاژەڵ یان حیوان خوشگلیه واتە جوانە، جوانکیلەیە. عجب چشمایی داره. عجب چاویلێکی هەیە. داره واتە هەیەتی. چقدر دمش خوشرنگه. چەندە کلکی خوشرنگە یان ڕەنگی جوانە. همینطوری داشت به گربه نزدیکتر میشد. هەروە خەریک بوو. داشت واتە خەریک بوو. به گربه نزدیکتر میشد واتە لە پشیلەکە نزیکتر دەبوویەوە. کە مامان موش کە دایکی مشکەکە، کە مامان موش کوچولو کە دایکی مشکە چکۆڵە ئەزرا رسید واتە لە ڕێگاوە گەشت و سریع اونو با خودش به خونه برد. و سریع واتە واخێرا اونو واتە ئەوی با خودش واتە لەگەڵ خۆی به خونه برد، بۆ ماڵەوە برد. موش کوچولو برای مادرش تعریف کرد. مشکی چکۆڵە برای واتە بۆ مادرش دایکی تعریف کرد واتە گێڕایەوە. ئەو شەئە واتە ییە مادرش، دایکی، خواهرش، خوشکی، پدرش، باوکی. باشە کە چه حیوانهایی رو دیده، که چه حیوانگەلێکی بینیوە. مادرش بهش گفت، دایکی پێی گوت، ولی موش کوچولو تو باید خیلی مراقب باشی. بەڵام مشکی بچکۆڵە ولی واتە بەڵام تۆ دەبێت خیلی مراقب باشی، زۆر ئاگادار بیت. اصلا از روی ظاهر حیوانها قضاوت نکن. اصلا واتە هەرگیز لە ڕووی ظاهر واتە ڕوخسار یان شێوەی حیوانها ئاژەڵەکان قضاوت نکن، واتە بڕیار مەیە. موش کوچولو خیلی خوشحال شد. مشکی چکۆڵە زۆر دڵخۆش بوو که مامانش رسیده و اونو نجات داده، کە دایکی گەشتووە و ئەوی ڕزگار کردووە. تصمیم گرفت از اون به بعد لەوە بەدواوە. از روی ظاهر کسی لە ڕووی ڕوخساری کەسێکەوە در موردش قضاوت نکنێ، لەبارەیەوە بڕیار نەیات. جەماعەت تکایە بیرتان نەچێت چەناڵی مەمەد سەلاح لە یوتیوب فۆلۆ بکەن، سەبسکرایبی بکەن بۆی هەموو کات ڤیدیۆکان ببینن. زۆر سوپاس.